بێکەسم وەرە خانم بە قوربانم بزانە بێکەس و کووسم بەرە خێرا تەبی جارێک وەرە چاوێتە ڕامووسم چما هەردەم دترسی لێ چما جارێک ناپرسی لێ ئەژی وەکتە مرۆڤ و دل بژۆکم لێ نەکابووسم ئەگەر وەک قومریا ڕندی کەڤۆک و نازکا گوندی بزانە ئەس دەوێ ڕێدە وەکی خەسرۆ و کاووسم چ قاموسا لەسەر تە گەوهەرێن لالا بکی ڕستک لە ڕستا من بنێرە دا بزانی ئەس چ قاموسم گرم وەکتا وسا ژار و وەسا هشتم بەسە دلبەر دکنجالا لەشا عشقێ بزانە پیرێ تاووسم ئەگەر خانم برا ڕاستی دخوازی من بەلا ڕووس بی دلا ڕووسا ئەڤینێ دە جەگەر خوینم بناموسم